سڵاو ڕێزمێ بۆتان بینەرانی خۆشەویست. ئیسامەوێ شێوازێکی تری سنگتان بۆ بدورم، شێوەی جوانکاری. ئەمەوێ ئەم جارە جوانکاری سنگتان بۆ بکەم لە بەرەوەی مۆدێلێتی سنگی جیاواز دروستەکەن. بە 5 قۆپچە شێوازی ئەو سنگەتان بۆ دروستەکەم. بۆ نمونە ئەمە سنگی ماکسیەکەیە بە 2 جۆر قماش، کەمێک شێوازی ئەمیش بچێتەوە سەری. ئەمە حسابکە سنگی ماکسیەکەیە. ئێمە لێرە چێکەین؟ شانی ماکسیەکە 38 سانت دانەی باقیەکەی ئەبڕین. 38 تا 39 دانێن و ئەوەی ئەبڕین. ئەمە بەشی سەرەوە. ئەم جۆرە سنگە نابێ ملەکەی هەڵکەنی. ئەم جۆرە سنگە نابێ ملەکە هەڵکەنی. ئەگەر ملەکە هەڵکەنی ئەو کاتە ئەو شتە بۆ دروست نابێت کە تۆ داوایەکەیت و بۆی ئەەکەیت. بەڵام 5 دانە قۆپچەیش ئەبێ لە ڕەنگی ئەو قماشەی کە جوانکاریەکە پێ دروستەکەیت لە ڕەنگی ئەوە حاضر بکەیت. ئەمە ملی ماکسیەکە بەف تەنها کەلیەکەی چەند سانتیم؟ 18 سانتیم. 18 سانتیم. ئەگەر یەکێک حەسکا گەورە بێ وێتە 20 قەینە، بەڵام ئیتر لەوەنە تێپەر نەکە. ئەمە مەکسیەکەیە. هیچ ملەکەیم لەسەرەوە هەڵ نەکەندووە، تەنها کەلم کردووە. تەنها 18 سانتیم بۆ خوارەوە کەلم کردووە. هەر کەسێ پێی خۆش بێ ئەتوانێ زیاتر بێ. بۆ نمونە ئەگەر حەسکا ملەکە گەورە بێ هەتا سانتیمەکان زیادکە ملەکە گەورەتر دەرەچێت. ئەمەش ئەو قماشەیە کە جوانکاریەکەی پێ دروستەکەی. لێرە چێکەی؟ ڕێک بەقەدەر سەرشانی ماکسیەکە لەم قماشە بڕین، لەبەرەوەی پێویستێتی دوای هەرچی زیاد بوو ئەتوانی لەیلابەی، بەڵام لە پێشە ئەبێ ئەوەندەی هەبێ قماش. بەم شێوەیە قماشەکە دائنێ. ڕێک بەم شێوەیە ئەبێ بەم شێوە بێ. ئەمەش ماکسیەکەیە بە دیوی دەرا لەسەر پارچەی دووەم دایەنیت. لەسەر پارچەی دووەم بەڕێکی هیچ نابێ لاری و گێڕێکی تیابێ. ئێستا بەم شێوەیە تەقەڵی لێدەین. لێرەوە تەقەڵەکە دەست پێەکەین و لێرەوە تەقەڵەکە دەست پێەکەین. لێرەوە تەقەڵ دەست پێەکەین بۆ سووچ، لێرەوە بۆ ئێرە، لێرەشە بۆ ئێرە و تینەوە بۆ ئێرەش. بەبێ تەقەڵەکە ڕێک بێ، نابێ قماشەکە هیچ کشی بێ. کە لێرە گەیشتین بە سووچەکان یەکسەر دەرزیەکەکەین بە ناوە لەبەرەوەی سووچێکی جوان دەرچێ. ئەو سووچە دەرچێ کە شتەکەی پێ دروست ئەەکەین. لێرەش عەینەلمادە وەکو ئەو چێت دەرزیەکە بە ناوە.
ئەمە تەقەڵەکەمان لێداوە، هەمووی تەقەڵەکەمان لێداوە. چیکەینتە یەک تۆڵ ئەگەر زیادە شتێکێ بێ لادەین بۆی قورت لە ناو دورینەکەدا دروست نەبێ. ئەمە وتمان ئەمە ماکسیەکەیە بە دێوی خۆیە. ئیستا چەکەین هەڵی ئەگەڕینەوە بە دێوی ناوە، هەمووی ئاوا پەنجەکەینە ناو سوچەکان لە بەروێ سوچ دەرچێت. ئێستا چەکەین هەردووکیان یەک تەقەڵێنین بە لێوی بۆ شوێنانەی کە دووری ومانە. بەڵام بێت تەقەڵەکان ڕێک بن، نابێت تەقەڵی لایەکیان زۆرتر بێ و شوێنێکیان کەمتر بێ. سەیریکەن یەک تایم تەقەڵم بێنە. من زۆر پێویستم بەم شوێنەیە جوان بێت، بەم شوێنەیە جوان بێت. ئیستا ڕێکی یەکتری یەک تەقەڵی تری ئاوا پیاتێرم. ببینە تەقەڵەکە چۆن پێمایە ناوە. ئیسەیتر ئەوەی زیادە قماشەکە لە دیوی ناوە نەک زۆر لایبین یەکی کەمێکی پێوە بمێنێتەوە لەبەرەوەی نەیەتە دەرەوە لە ملی ماکسیەکەوە. ئەمە ئیتر زیادەکەمان لابەر چی مایەوە، ئەم سنگە مایەوە. تا ئاوا سەیریەکەی ئێڵی لەوانەیە هیچ نەبێ، بەڵام تەماشاکە سنگەکە پێویست ناکا من قۆپچەکان یەک ئوتوشی بکەن باشتر، یەک ئوتوشی بکەن. پێویست ناکا من قۆپچەکانتان بۆ داکوتم لە بەروێ بەرنامەکە هەر چارێکێک ئەبێ بۆ ئێمە بێ. بەم شێوەیە تاکوتینی دەردیەکان هەبێتە لە ئێوە قۆپچەکانی پێداکتن. ئەمەی شێوازی جوانکاری بۆ سنگی ماکسی. ئیتر تۆ ماکسیەکە مشکلە نییە هاوی نەبێ یا ستانە بێ، کێشەیەکی نییە. و هیوادارم سوودتان لێبینێ و تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.
خۆشەویستان بە کۆتایی هاتنی بڕگەی سێمی بەرنامەکەمان کە بەرنامەی پەیامی ڕۆژە سپاسی تێکڕایەوەی خۆشەویست دەکەم هەروەها کارمەندە خۆشەویستەکانمان ئەوانەی کە لە پەیامی ڕۆژ مادوونە ناسانە هەمیشە لە خزمەتی ئێوەمانەندان. جەلاجیان ئەگەر شتێکت هەبێت کۆتایی بە بەرنامەکەیانین. بینەرانی عزیز سپاس بۆ ئێوە کە تام ساتێ بەرنامە لەگەڵمانابوون، سپاس بۆ هاوکارم کاک محمود، هاوکارانم لە پشتی کامێرە و کۆنتڕۆڵ. تا بەرنامێکی تر و ڕۆژێکی نوێ دیکە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. هەمووتان لە ئەمانی خوای پەروەردگاردا بن. ڕۆژێکی خۆش بۆ مەلایەک خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.